ئەمن مارم لە بنسراوەیە لەبێ بێپارەیی وەزعم زۆر خراپە. سەرگەر مارە خەسوم دەژێن کرێخانمان پێ نەداوانش کرێخانیان پێ نادەوە کرێخانوانش دەردەکەن وەزعم زۆر خراپە و 2 مانگە نەخۆشم لەبێ بێپارەی نەچۆتمە هیچ عەیادێ 2-3 ڕۆژە ژانێکی زۆرم لێ دکتۆر وتی دەستە بە عەمەلیات کەیت بە زەبری عیلاج شتیش ئازارشتم کەمی نەدەکرد. ئێستا کە هەنە دەستی دکتۆر پزیشکی نەخۆش بێ گوتی وەرە عەیادەکەی من تەلەفۆنمان بۆ کردی گوتی وەرە مادەم فەقیرە هەر بە بەلاش بۆتان دەکەم مادەم ئەوەندە فەقیرە ڕەبی خوا خێری بنووسێ خۆی بە عەیادەکەی و ستافەکەی. من خاوەنی 3 مندارم 2 مانگ زێترە ژانم لێیە ئازارێکی زۆرم لێیە هەر دەیان گوت مەعیدەتە چەندی جار عیلاجی مەعیدەمە خوار هیچ ئیستیفادەی نەبوو. لەو 2 ڕۆژەیە گوتیان ئامسۆنە گوتیان نیزراوتە هیچ چەندین ئازار و دەرزی ئازارم بەکارهێناوە هیچ ئیستیفادەم نەکردووە دایمە لە تەواوی دەکەوتم. خێری ئەو خەستەخانەیە بنووسێکەوە ئەمەلیاتی من دەکەنەوە خێری ئەوانە بنووسێکە یارمەتی ئەو خەستەخانە دەدەن بەڕاستی ستافێکی زۆر باشن یارمەتی ئاگان لە فەقیر و هەژارە ئاگان لە هەموو نەبوونێکە یاگان لە فەقیرەکانە یارمەتیان دەدەن بە هەموو شێوێک. خێری ئەوانە بنووسێک کە پارەی خێر بنێرن خێری ئەو دەوروبەندانە بنووسێک کە یارمەتی خەستەخانەی مهرەبانی دەدەن ئاگان لە فەقیرەوانش چەندە ئاگان لە فەقیر بوو خێری ئەو دەوروبەندانە بنووسێک کە یارمەتی خەستەخانەی مهرەبانی دەدەن بەڕاستی خەستەخانەی مهرەبانی خەستەخانەی فەقیران و هەژارانە ئاگای لە فەقیر و هەژارە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی